ئەو کاتان باش دوێنێ بەداخەوە لە گوندی پیرداوت کۆمەڵک سەک پڕیانداوەتە مناڵێک کوشتیانە ئەو جێگای تەئەسوفە ئەوە مەدە چش دەدا کە هەزاران و ئەوە بچن حکومەت هیچ پرۆگرامی نییە چی هەیە بڕۆ بکوژە ژەهری بدە و بیکوژە ئەو بوونەوەرە بەڕێزان هیچ ڕۆژێک نییە لەو گەردوونەی بە سەدان ملیۆن ئاژەڵ سەر نەبردرێ لۆ تێرکردنی زجی 8 ملیار بەشەریش باشە هیچ ڕۆژێک نییە ئینسان بە سەدان سەگ و کەر و پشیلە ئەوە سەگ دەڵێن پڕدادی کەر و پشیلی نەکبەت هەر بۆ زۆق لێیان دەدەن هەر بۆ بەکنی داچی لێ دەدا ئێمە بچووک بووین لە هەموو جۆرە ئاژەڵێکماندایە کە قەدەم لە بیرم ناچی پەروەردەی کۆمەلگە شەرعەتی پێدا بوو بەڵام وەرە پەڕەسێلکە داهاتە ناو ماڵمان ناو ماڵ لە ناو ئەوە ژووری ماڵ هێلکە ئەوەی دەکرد هێلانەی دەکرد لە بۆم نەبوو گوناحە مارمیلخەی فەقیر چییە دەرێ وەڵا فوو لە نازانم تشتە چی کردێ دەبی چاوت پێکەت بیکوژی کورە کاچ خۆم ئەڵێ گڵاوە نازانم لە قورئان ئەوە لە سوورەتی کەهەف هیناتە ڕێزی ئینسان بەڵام چاوی من ژمارەی هەموو مسلمان بە ساغ و سەلیمی بە قۆڵبڕ و بە درۆزنەکانیشەوە مەسەلەن 1 ملیار و 900 ملیۆنە 800 و هەندێکە بە ئاستی هەر ئەوە لە سین و کەمبۆدیا و لاوس و نازام کۆمەڵێک لە وڵاتانە سەگ و پشیلە و کەر و سەگ و پشیلە و جورج و مشک دەخۆن ساعتیان لە منوی توش باشترە لەو ئەوروپای 500 ملیۆن نزیک ئینسان هەیە 400 هەندەکە باشە ما کەم ماڵ هەیە سەگ یان پشیلەیەک نەبیتن لەم سویدەی من لەیدان ڕاوەستایمە 1 ملیۆن و 122,000 سەگ هەیە واتە لە هەر 1000 نەفرێک 106 سەگی هەیە باشە ساعتیان لە تو باشتر هەموو تەمەنیان 90 ساڵە نازانم یعنی ئەو دابوونەریت و ئەوەیە کە هەموو دابوونەریتەی کوردەواری باش نییە دەڵێن دابوونەریتەوە یاکە ئەوەیە بڕیاریاندا کاکە تۆ بۆ هەموو شتێک دەچێت خەستەخانە دەبڕ ئەوە تۆبیم نۆبێنە بڵێ سەگ لیچی گڵاوە گڵاوی چیە بەقەت مریشی کوردی گڵاوە مارمیل و هەموو شتێکی دەخواتن بەقەت بزنی ئەوەیە سڵ لە هیچ ناکاتن کورە بابە مریشێک سیسرکە دەخواتن ئەی هاوا لە ناو ئاو دەستی دەشی خوا دەرێ مریشی کوردی زۆر بەتامە حاڵەتەکە نەفسیە لە نەفسیە هیچ تەفسیرێکی زانستی نییە کە سەگ گڵاوە قسەیەکە و تەواو فرێدرایە تەواو ئیتر گڵاوە لە کاتێکەوە بەخۆیان دەڵێن لە قورئان لە سوورەتی کەهەفەوە بێمە سەر ئەوە سەگ ئەو بوونەوەرەی بەدەر لە وەفای کاکەوکو گوتمان کەری فەقیر چی کردیە کورە هەرچی ئاژەڵ لێیان دەدەن هەر ئینسان وایە هەمووی وەزانانی ئەو گەردوونەی دروست بە بەس لە خۆی هەموو بوو ئاژەڵەکان پێستێکی جل لە بەدا ڕیوی دروست دەکرێتن وایە نا قایشی پشتت پێڵاوت هەموو شتەکت لە پێستی ئاژەڵ دروست دەکە زۆر بە شانازیشەوە مرۆڤ هیتلەرێکە لە بەرامبەر هەموو بوونەوەرەکانی ئاژەڵ بۆیە ئەو میدیایەی کە دێ هیچ میدیا حزبی باشوور کورا زۆربەی باکووریش هەموو چالپارچە بڕوا بکەن سەقافەتیان بەتاڵە لە بەرامبەر گەردوون ژینگە دۆسی هەموو جیهان خەریکی ژینگە دۆسی لە کوردستان وەکو ئەفرات هەیە وەکو حزب نییە چاوی من ئەو گەردوونەی هەیە هەر ئیتونیە ئەو دارەی هەیە ئەو ئاژەڵانەی هەیە بەشەکن لە سامانی نیشتیمانی بەشەکن لەوەی کە مافی ژیانیان هەیە وەکو منوت و بەس ئینسان هەمووی لە خزمەتە خۆیدا نایە بەشەکە لە سامانی نیشتیمانی کوریایی هاوار لێرە تیر هەموو ئەو مراوی و قاز ئەوانە مۆ ئەوەیان لێ دەدرێت کە ئەو وڵاتان جۆرەها سەگ هەموو لێدرا ئەوە ئیچێ نییە پارەی خەیاڵی دەکەن هەندێکیان هەن کەچی لە کنەمەنیە بەس لیان دەدرێت دەکوژێ و من ئەزانم هەیە دەڵێ ئێتیمان بە ئینسان نادرێ کاکە لەبەر ئەوەی سەقافەتەکە نییە تۆ لە ئاژەڵ دەدەی ئێبێکمان ئەتوش دەبێ دەرەجە دوو لە چاو لۆ سڵتەی بەهەر حاڵ بێمە سەر یەک خاڵی گرنگی تر ئەلەو شوێنێ من لێ ڕاوەستاوم 2 کیلۆمەتر لەولاتر سەکێ لە هودینگە خوێکوی سواتە نەخۆشخانەیە بناوبانگی ستۆکۆلمە سەرەتانە لۆ دەبینتەوە سەرەتان سەگ جەڵتا دەزانی بەر لەوەی لێت بدە ئەگەر لەگەری نەرم بی خاوەنەکەی ئەوە بێ بەر لەوەی لێ بدە ئاگادارت دەکاتەوە سەگ مین و هیرۆین و چەک و دەیان چەک ئەوە لۆ دەدۆستەوە
کاچ خۆم سەگ لە بۆ نەخۆشی دەرونی بەکاردێ لێرە سەگ هەموو شوێرەك لە وڵاتی من لێ دەژیم سەگێکی لابرادۆری دەدەنێ 6 ساڵ خزمەت دەکە دوای تەقاعود دەبی بە پارەی خەیاڵیش ئەگە خاوەنەکەی کە دەیدەیان بەخێ ئەوەی دەکەن لەبەر ئەوەی یارمەتی دەری دەبی سەگ خۆی داونلۆد دەکە بە پێی پیری پیر دەبێت من گەنجی گەنج دەبێتن سەگ بوونەوەریشی زۆر مەزنە بەڵام لە کوردستان و لە ئەفریقا و لەوانە لەبەر ئەوەی ئینسان قیەمینە سەگی ئاژەڵیش قیەمینە لێرە شەرم نەخۆت بکەن بڕوا بکەن من ڕەشۆ ئەو سەگەی هەیتم جەوازی ئەوروپی هیلۆ 28 وڵاتی حدم چیە لی بدەم لە بەرچاوی خەڵک شکایەتم لێ بکرێت دەبردرێ تۆش ئەو ئیهانە دەکری بە کورتی هەمومان دڵگرانین بەوەی بەس ئەوە هەمووی بێ بەرنامەی حکوومەتە قەتیش مەڵێ ئەو دابوونەرکی کوردەواریە یان ئەوەی گڵاو کاکە بپرسە بزانە ئەگە گڵاو کوسین هەر بە سین 1 ملیار و 200 میلیۆن دەیخوا جگە لە کەمبۆدیا و لە هاوس نازم پران جرز و مشک و هەمووی دەخۆن بەخۆت ئەتو مریشی کوردی دەخۆی سیسرکە دەخوا دەیان خواردنی پیس دەخوا حاڵەتەکە نەفسیە لێت ئەو بە هیچ تەفسیرێکی علمی نییە هەمووانەی دەڵێن ئەوە گڵاوە باشە بڕۆن تەفسیرێکی زانستی بینن زانست کاتوو بە خۆت نەخۆش دەکەوێت چێ خەستەخانە دەبڕۆ لە بۆ من تەفسیرێکی دکتۆرێک بێنە تۆ بڵێ لەو ئەوروپایە لەو سینا کە هەموو سەقافەت و شارستانیەتان لەوێن دەرەوە لودێ ئەگەر گڵاو بی ئەگەر ئەبەو دەرەزە ژەهراوی بیت خەڵک بیخۆیان خزمەتی بکە کا من دژیەوەی سینیشین کاکە بە هەر حاڵ مرۆڤ هیتلەرێکە هەمووی هیتلەرێکە دەوێت هەرچی ئاژەڵە ویژدان دۆز بن ئاژەڵ دۆز بن ئەگەر پێت ناکرێ خۆراکی بدێت دەبڕە خۆراکێک بدە سەگ بزانە چەند دەبتە بوونەوەرەشی مەزن لەبەرچاوت چەند بە وەفا دەبی بەس تۆ بەس لی دەدەی ئیهانەی دەکەی باشە سەدان هەزار سەگ لە کوردستان هەیە چۆن بەخێو بکرێت چۆن بژی ئێ بێ گومان وایە پڕ دەداتە ئەولا ئەولای خەلەلەکە لە پەروەردەیە